هیوادارم ئەم ساڵی 2019 ساڵێکی خۆشبەختی بێ بۆ هەموو کورد بەهۆی ئەم دارایی شتەی ئێستا کە هەیە بە تایبەتی وەکو خۆم کە دەستچووی پەیمانگەم تا ئێستا هیچ تاعیناتە ئیشێکی باش نەبووە بۆ من هەلێکی باش نەبووە هیوادارم ئەم 2019 هەلێکی باش بێ بۆ هەموو گەنجانی کوردستان و وڵاتێکی ئارامکەشێکی خۆش بۆ هەموو لایە. باوی من ئەوەیە ئینشەڵا ساڵی 2019 ساڵێکی خۆشیە بێ بۆ گەلەکەمان پیرۆزبایی ساڵی تازە لە برا پێشمەرگەکانمانەکەین ئینشەڵا ساڵێکی خۆشیە بێ و پڕ بەرەکەتە بێ. We think Moscow is the most beautiful place on earth to celebrate New Year's Eve. We're really blown away by the beauty of the city and the decorations and the lights, and I'm really excited about it. I love it. Я хочу поздравить всех с Новым годом, с наступающим годом свиньи, пожелать всего самого-самого лучшего, здоровья, счастья. Это самые важные вещи, которые нужны всем русским. И мы очень счастливы здесь, в Москве, смотрим потрясающий салют. С Новым годом! بەڕاستی سەرماکە وای لێ کردووە جەوەکەی زۆر خۆشە ڕازانەوەیکی زۆر باشی بۆ کراوە جیاوازی زۆرە لەگەڵ کوردستان و لەگەڵ عێراقیشە خەڵکێکی زۆر گەشتیار هاتووە لە هەموو وڵاتێکەوە. ئەمە وەکو هەنێ خوێندکاری کۆلێژی پەرستیاری هەستاین بە کۆکردنەوەی هەنێ شتومەک بۆ خەسخانەی ژێربەنجەی کەرکووک و کۆمەڵێ دیاریمان بۆ مناڵەکان کۆکردەوە کە پێشکەشیانمان کرد بۆ ئەوەی دڵخۆش بن لەم ڕۆژەیە بۆ ئەو مناڵانەی کە تووشی نەخۆشی شێربەنجە بوونە و داواکانین لە هەموو لایەنێک کە بتوانێت یارمەتی ئەم نەخۆشخانەیە بدە چکە ئەم نەخۆشخانەیە لە زۆر لایەنەوە پێویستی بە هاوکاریە. بەڕاستی ئەم مستەشفایە پێویستی ئەم سنتەرە پێویستی زۆری بەشتی وا هەیە و کۆمەکی زۆری وا هەیە لەبەرەو نەخۆشیانی ئێرە لە هیچ لایەکەوە هاوکاری ناکرێت بەس هاوکاری قوتابی و خەڵکانی خۆبەخش کە ئەتوانن ئەم شتانە بکەن زۆر سوپاسیانەکەین و نمونەیان زیاد بێت.